بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێت من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانەکەشم لە دۆکەوە لاگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ میوانی ئەم شەومان جەنابی کاک فەرهاد ئەتروشی پارێزگاری دهۆکە مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ بەنسبەت کوردستان و بەنسبەت هاوڵاتیانی سنووری دهۆکیشەوە گفتوگۆ بکەین. وەکو ئێوە شاگەدارن لە هەواڵەکان ئاماژەی پێدراوە کە ڕێگەی مووسڵ دهۆک بە نیمچەیی بە شێوەیەک لە شێوەکان کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانی مەدەنی و بەڕووی بازرگانانە بەڵام بە تەواوەتی هێشتا نەکراوەتەوە دیارە جەنابی پارێزگار زانیاری زیاتری لا ئەبێت مەبەستمە قسە لەسەرەوە بکەین گرنگی کردنەوەی ئەم ڕێگایە لە ڕووی بوژانەوەی ئابووریەوە لە ڕووی ئاڵوگۆڕی بەرهەمەوە و هەروەها لە ڕووی ساختکردنەوەی کاڵاکانی سنووری دهۆک و هەروەها دابینکردنی کار بۆ هاوڵاتیانی دهۆک چونکە ئەوترێت مووسڵی دوای داعش بە شێوەیەک لە شێوەکان پێویستی بە ئیعمار و بە بنیادنانەوە و بە شتی هەمە جۆر هەیە بۆەوەی ببێتەوە بە مووسڵەکەی جاران مەبەستمە قسە لەسەرەوە بکەین لە ڕووی دۆخی دهۆک وەکوێەوە شاگادارن نزیکەی 28 کەمپی ئاوارە و پەنابەر لە دهۆک هەیە ئایا دوای داخستنی فڕۆکەخانەکان لە ڕووی مرۆییەوە لە ڕووی هاتنی ڕێکخراوەکانەوە مە چ کاریگەریەکی سلبی دروست کردووە و ئایا لێرە بە دواکردنەوەی و ڕێگەیە بە شێوەیەک لە شێوەکان ئاسانکاریەکە بۆ ڕێکخراوەکان بۆ ئەوەی هاوکاری و هەماهەنگیەکەیانیان بگەن دهۆک بەنسبەت دۆخی هاوڵاتیانی دهۆکەوە بەنسبەت دهۆکیەکانەوە ئەوترێت کۆمەڵێک معاناتیانەیە لە ڕووی کەمی کارەباوە وارووا لە ڕووی گرانی نرخی پارەی مۆلیدە و کارەبای ئەمپێرەوە و هەروەها دابینکردنی سوتەمەنیشەوە مەبەستمە بزانم جەنابی پارێزگار لەم ڕۆوە چ ڕوونکردنەوەیەکی هەیە و هەروەها باسیش لەواکەین کە ئایا دوای داخستنی سنووری بڵین ئێران بەڕووی هەرێمی کوردستانە ئایا ئەمە وای کردووە کە کرانەوەی زیاتر بەڕووی تورکایە و تورکیا زیاتر بەڕووی هەرێمی کوردستانە بکرێتەوە بەڕێز فەرهاد ئەتروشی پارێزگاری دهۆک سڵاوتان لێبێت دیارە ئەمڕۆ جەنابتان کۆبوونەوەیەکتان کرد لەگەڵ بڵین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نینەوە و پارێزگاری نینەوە بە وەکالەت پێم خۆشە ڕوونکردنەوەی زیاتر لەسەر کۆبوونەوەکە و لەسەر و پرێس کۆنفرانسی کە کردتان باستان لە چی کرد لەسەر چی ڕێکەوتن بله گەلێک سپاس کاکی یادگار سڵاو و ڕێز بۆ وەژی بۆ هەمی بینەرێت کوردستان 24 زۆر سپاس ڕاستی کۆبوونەمە ئەڤر و کۆبوونەکە نۆرمال بوو یعنی مە چەندین جاران کۆبوونەوە گەل ئەنجومەنی پارێزگەها نینەوە و هەروە ساڵ گەل بەڕێز پارێزگاری نینەوەی بەرینەها و هەروەسا پارێزگاری وێگاوێک و بژیت وەکالەت ئەس پارێزگارم ئەڤێڕینشنە ئەڤر و ڕاستی چ پەیوەندیە هۆسایە ڕاستە و خوب وی بابەتی و نەبووە کاکی یادگار هەر بەس بۆ زانین پشتی ڕزگارکردنا میسلێ ڕاستەوخۆ مەداخواست جەنابی سەرۆکی هەرێمێ وی وەختی و بەڕێز مەسعود بارزانی وەکو فەرمانداری گشتی یەن هێزن پێشمەرگەی کوردستانی توی دەمیدا و بەروکێن شەڕی بووینە پراستیش وی منطلقی ڕاستەوخۆ من داخواست جەنابی وان کرد و ئەو ڕێک بێتەڤەکردن هەم بۆ ئابوورێ کوردستانê بۆ پارێزگەها دهۆکê بۆ ئاڤدانکردنا میسلê و بۆ gelek babetê dijîk û peywendiyê mukum navbera zorbey zorî xelkê bajêrê Mîsilê û parêzgeha dihokê bi taybetî û hemî herêma Kurdistanê hebûne. Rastî jî cenabê wî texsîr nekir berdewam dîvçûn li vî babetî dikir و بەردەوام ژی داکوکی لە هەندێک تر و داخواز جەنابێ وەزیرێ ناوخۆ و سەرۆک ئەرکانی و مە هەمیات کرد و ئەمڤی بابەتی بەردەوام دیفچۆنێ بکەین ئەف بابەتە یەکەڤنەیە پترەش احتیمالە ساڵونی و حتا دو ساڵە ئەف بابەتە ئەم دیفچۆنێ وی بابەتیت یان گرنگیە وی بابەتی ژی بابەتی ڕێکا دهۆک میسل یعنی هەم شڕیە ئابووری شڕیە کۆمەڵایەتی شڕیە ساخلەمیە شڕیە گەشت و گۆزارش gelek شم بەحسە gelek بابەتە بکەمە کە دەلیڤە هەبیت فرسە هەبیتن
کوبونا ئەڤرۆشتی مەگوتی مەبەستمە لە ڕووی ئابووری و بژانەوەی ئابووریەوە بۆمان ڕوون بکەیتەوە چ کاریگەریەکی ئەبێت؟ بله براستی دروازه ابراهیم خلیل کو یکیش دروازه هر سرکی هەرێما کوردستانەیە بۆ هاتنا کەلوپەلا بۆ ئابووری بۆ ئاوەدانکردنا کوردستانê بۆ ئاوەدانکردنا پارێزگەهانەینەوە بۆ هەمی جهێت دژی و ئێکیش وان ڕێکین هەرە سەرەکی بۆ پارێزگەهên ناوەڕاستە عێراقی jî و هەروەسا بۆ پارێزگەهên حتا باشوورê عێراقی jî ez ئاگدارم حتا بەسرا کەلوپەل ڕێکا دهۆکê را çûn yanî بحقیقت ئەvê شڕیە ئابووری کاریگەریەکە مەزن دێ هەبیتن بۆ دەلیڤێنکاری بۆ شوولی هەر بگرە شوفێرê تەکسی و حتا تو چیە ڕێستورانتێ و حتا تو چیە دەرگێ سنووری ئیبراهیم خەلیل vêrê min divêt amaje pê bidem ku dehatê hikûmetê jî dê zêde bîtin eger hatnûçûna bazirganî û kelûpel zêdetir bêne herêma Kurdistanê û Iraqê da bêguman gumirka û dehatê hikûmetê jî dê li wêrê zêde bîtin ji hemî rêyekî mifa têda heye ne bes tenê bo parêzgeha dihokê belkî bo herêma Kurdistanê û herwasa berûvajî jî bo parêzgehaneynewe û bo Iraqê jî mifa têda heye çunku dê bizava bazirganî xurttir lê hêtin kelûpel pitir hên herekatî carî xelkek dê bixwe şûl ketin ev şirriya abûrî ve herwasa iştî min gotî geşt û guzar gelek xelkî hey hez ketin bête dihokê taybetî dîmahîkê heftiya wekû pênşembo cum'a û şembiya û rojê pişû hestiyan qesta bajêrê dihokê bikin bo her meremekê bît gelek xelkî hey hesket qesta parêzgeha dihokê biket bo meremên saxlemî û tendurustiyê بۆ عیلاجی بۆ دکتۆری هەروەسا گرتنا فرۆکەخانە هەولێرێ و سلێمانی احتیمالە دیسا ڕێکا دهۆک میسل زاخ و بۆ تورکیا دەبێتە ئێکیش ڕێکین سەرەکی بۆ سەفەرکردنا خەلکی میسل یعنی شینە هەندێک و بچیتە بەغدا و فڕۆکێ بچیتە ئەستانبولێ ئەم بچیتە ئەنقەرە ئان هەر وڵاتێکی دی الڤێرش میسلێ بۆ تورکیا احتیمالە سەعات و نیو دو سەعاتە دەگەهیتە وڵاتی تورکیا و ارزانتر جی ده بو راستت شریعه آبوری گله مفاد وی بابتی دهانه و براستی جیشتی مگوتی پترش سال و نیوا امکار سرویت ین گل برادرها چه حوالت میت آسایش بن حوالت میت پیشمرگه بن مکتب جناب سروک حکمت دیسا دیفچونا بردوام تر بو وی بابتی کو افریقا و بیت بەڵێ لە ڕووی ئەوەی کە باسمان لەوە کرد مووسڵ لە دوای داعش پێویستی بە ئاوەدانکردنەوەیە پێویستی بە تەعمیرە ئایا ئەمە کاریگەری ئەبێت لەسەر سنووری بڵێنکردنەوەی ڕێگەکە کاریگەری ئەبێت لەسەر سنووری دهۆک بۆ ئەوەی دەستی کار هەلی کاری زیاتر بژانەوەی ئابووری ساختکردنەوەی کاڵا و شتومەکی بڵێن دهۆک لە ناو مووسڵ کاریگەری لەم ڕۆژەوە کاریگەری ئەبێت بە نسبەت سنووری دهۆکەوە بله بتأكيد يعني او طرمبلت بار هرگلت مازانيت چيت ولات تركيا بن چيت ما بنيت نافخوي او همي پدوي سوتا مني و گاز وايلنا پدوي خارننا پدوي هاتنو چوننا او طرمبل وقت حركت ين پدوي صيانه و چاكرنه و فيترانه وكي ما قلت رستورانتا تاكسيه هاتنو چونا خلقيه او آوەدانکردن ڕاستیژی پێدویە و ئەم دووبارە ئەس دەبێژم دەواازێ هەرە مەزن احتیمالە عێراقی دەواازە ئیبراهیم خەلیل بیتن ینی ڕاستیژی هاتنچوونەکە گەلەکە مەزن ڕۆژانە پزارا بار هەلگرش تورکیا داخلی کوردستانê و تڕێکا پارێزگەها دهۆکê و بۆ میسل و جێ دژی ئەس ینی پشت ڕاستم کو دێ دەلیڤێنکاری و فۆرسێنشولی و خەلکێ مە قەستە وێرە بکەتن و او پیوندیت جواکی و بازرگانی هین بازرگانت دهوکی پیوندیت خورد گل بازرگانت میسل هنه اوه دویتا سده ماهنده کو کلوپل بشنویره خل آودانیه بکد تشتی باشتر بچیتن یعنی هکر ری بیت اوکرن راست ما اوکری بس هکر ریک تمامی بیت اوکرن خود حسکت روژا شنبی هم ده هول دین کو هم بو بازرگانی جیوه بیتن اگر هاوکار و هاری کار بن لای دیب تایبەتی عسکری عێراقی لەشکری عێراقی وەکو ئیدارە
حقیقت چه پارزگار بری وگاوه چه پارزگار وگاوه سروکی انجمن قائم میسل که زهر عراجی گل هاری کار بوه برادرت مید از بجمعیت حزبی بتایبتی لقا 14 همی هاوکار بونیش بهنده که ام وره که وکینی نه افروه یا کفنه و پاوکاری آوا برادره همی او کمبونت مکرین و که اداره پارزگاه پراستیجی افرو برهم پیوهات تنه بهنده دام خدمت خلکی خوب کین همی تا خودچینت خلکی مل سنور پارزگاه دهو که و همی کردستانه که یادگار آماجه بس بابت که گرنگ بدم او جی گلک بحثلت تکرن کو ترمبیلم بار هرگر تریکه که گلک برطنگ دا و جی تریکه بردرش کلک رادشن هم جاده خراب کریه هم گلک ریدان چه بوین الوی ریکه ایکی سبب آنجی سبب هر سرکی او بو گرتنا ریکا دهوک میسل بوه که بگاوه او ریک و بیتن ام ناهلین ترمبیلت بار هرگرت مازن توی ریکه را بچن خلک مدنی خلک سیویل دشتن باستراحت ها تو چوی الوارکا کنه که او ریک خراب جیبن هر دیسادشن ها تو چوی الوارکنش برنده جی اوجی ایکی شوان بابتت گرنگه باشا کاک فراد يعني خۆت ئەسانی ئێوە شارەزاترن سێ ڕێگە هەیە کە دهۆک بە میسلەوە ببەستێت ئەم ڕێگەی ئەمڕۆ بڵێن وتت گەلێک کەڤنە و ماوەیەکی زۆرە هەوڵەدەن محاولاکەن کە بکرێتەوە بەڵام ڕێگەیەکی دیکە هەیە ڕێگەی نەوارانەوە ڕێگەیەکی دیکەش ئەوەی ئاکرێ بەردەڕۆژ لە ڕێگەی حای تەحریرەوە با بڵێن ئەم ڕێگانە محاولە کرد هەوڵ دراوە ئەم ڕێگانەش بکرێتەوە کاکی یادگار ما هر وکو من آماجه بکری هر شروجایی که تریکا هم جناب سروکی هرمت ویدمی دا و همی برادرت مید بر پرست محور و پیشمرگه و سروک ارکان و همی حوالت ما محول دا که ام وی ریکی وکیم پراستی و همی ریکی دیجی ریکا نواران ریکا بردرشی و دا بحث کری که آکریه حتی ریکا خازری جی که کویتت سنور پارزگاه دهو که در راسته سنور مجنینه و حوله جنینه اکش ری اداری تو ورابچی و که حکمت عراقی سنور پارزگاه میسله بس کویت عالی ما سرنده را او تنسیقات یکرن گل پارزگاه حوله و دزگاه امنی که زالگه ها خازری تسلیمی پارزگاه حوله و آسایش حوله بتکرن همی محول داینه ریکا شنگاره ریکا سحیلا ام بینین تشتکی گلکی باشه بو خلکی پارزگاه ها دهو که خلکی هرما کردستانه خلکی عراقی پارزگاه ها نینه و همی بو مهمی ها باشه که زمار ربیعه شنگار سنونه حتی تلعفر و بعاج و پشتی رزگار بو همی ها باشه که افریقا و بن شریع آبوری و شریع کمالاتی و شریع لشکری و سربازی و بحقیقت ما بست ما پی افریقا و بن بلکی مترسیت شریجی و درزبونا شرید ناف برا پشمرگی و لان عراقی داجی چه نبید ما اف مبسته جی پهنه وروسا بجاننوا آبوری درست کرنا دلیوین کاری فاف بابته ایک اف نپراستی گل برادرها چید بیتن شریع لشکری و امنی و عسکری و مترسی هبون و بدایت حسنت کرد بس پشتینگه و جهاد نصر خطی و اشتیمه گوتی پشتوانی جناب سروکی باشە کاک فەرات خۆت ئەزانیت پێشتر بڵێن دهۆک و نینەوە بڵێن ڕێگە هەبوو لە ڕێگەی بەدریکیەوە لە حەی عەرەبی ساحەی تەبادولی توجاریان گۆڕەپانی ئاڵوگۆڕی بازرگانی هەبوو لە ئێستادا داخراوە ئایا بەرنامە هەیە کە بەم زوانە ئەو ساحەت تەبادولی توجاریە لە نێوان دهۆک و نینەوە بکرێتەوە و هاوڵاتیان ئیستیفادەی لێ بکەن او ساحه تبادل بندست مدانی نکاکی یادگار بری نهاجی بری او کشا یعنی ناف برامه و حکمت عراق دا یعنی پشتی 16 اکتبره او گورپان ام نزیکی و بوین 3 کیلومتره که ام نگهش بوین گورپانا کوتود بری ساحه تبادل بس مجی گورپانا که بچیک چکر بو پراستی جی ما حاضریه که باش کرد بود دیف امر جناب سروک حکمت هرما کردستان که اگه چیروان بارزانی او گورپان هات بود درست کرد ما گل هول دال گل پارزگار میسله گل سروک انجمنی گل وان حوالا همیا که
ئەم بشین vekên wê rêkê nevekirin heta ew bo referandûm û piştî referandûmê û 16 Oktoberê hat ev her ew rêkê em behestiyen bes hîç gorepanek nema destê me da ne ya sahet teba dulakevin ya mezin ewa wextê xwe Iraqê çêkirî û ne ew gorepana biçîk ewa me jî çêkirî her dûkê dikefîne bin dest telata hikûmeta Iraqê û leşkerê Iraqê û hejda şebiyê têda. بەڵێ کاک فەرات پێشتر سەرۆکی مقاولین لە دۆک بە کوردستان 24 ڕاگەیاندبوو کە پرۆژە هەیە دوو ناوچەی پیشەسازی دوو منتیقەی سناعی لە دۆک و سنووری دهۆک بکرێتەوە بەڵام لە ئێستادا ڕاگیراوە ئایا بەرنامە هەیە کە کردنەوەی ئەو دوو ناوچە پیشەسازی و منتیقە سناعیە بەم زوانە دەست پێ بکاتەوە؟ تانی کاکی یادگار من ویت راستی وری آماجه بابت کی بدم هنده برادر دفخو هنده یک تصریحات دن نزانم بابت جی چیه بتنی بو هنده کو تلویزیون آدا درکبن اف بابته و 3 ساله بله از شم بجم یعنی ریک 3 ساله است و کو پاریزگاه شول سرتیم از تفاصیل تویزام دو بابت جیک جدانه یک پیش سازی و هم بجین صناعه فیترخانه و کو سیاره راز درستیت و چیتیتن اف فیتر خانه وگاوه صناعه وگاوه پیش سازی وگاوه مهیات مدخل باجر دهوک ده یعنی دروازه مدویتن جهه که باشتر بو ببینه و او جه ببیته پارک که باش ببیته سوزاهی ببیته جهه بو خلک دورا سرهلدان و بروش که بگشتی که مفایجه والگرن هر واسه مدویتن پیش سازی که سردمیانه یا هفچرخ یا باش یا ریکوپیک جادت دا آفل کارپل جادت برفره رنگه که گله که جوان و همی قناغ هاتی نبریم حقیقت هندک آستانگت گله که بچیکن یعنی هندک ریوبریال سنور پارزگاه درست کرینه وگاوه مایه تنه هندک بابت گله که بچیک پیدویه او خلاص ببیتن و وکو برهنان ده تکرن و لجنه که کار سر کریه تیرو تسلی بحث لیکن اوادی دورا کانیسپیه که دورا صناعیه ام دجنه صناعات پاکیت پاکش هم یعنی وکو بجن کارخانه و معمل و جهم باش و هم سلاجه او تشتی کد بجنه برات که مفابته جوال گرتن او یال دورا نزیکی 3 جی و 3 میله او از بحث کمیادی پیش سازی یا سیاره یال دورا آلوکا که دروازه سنتر باجر دهوکیه بود ناوچا فیدی و برف میسل چیتن و پروژه که مازنه هر دوجی پروژه مازن و هر دوجی از شیم بجمت القناغ گلک دوماهی که نه سیویدارم که هاوکار بن اولانت پیوندی دار خوشحالی و جناب سروک حکمت گل هاوکار بو و او بابت انجمن بالای و برهنان دا بحث لیهات یکرن و رضامندی سرهات یکرنش برنده اف بابتنه یعنی پراستی ما انجام داینه وکو پارزگاه و اداره پارزگاه نه چه کسی که دی اگه خلک هاوکار جی بیتن هم سپاسیا واتین دست خوشی لیتین بس اوه کاره که ما بو که از شیم بجم مبرا خو اوه 3 سالت ریکن ما شول سروی کری سروی بابتی بله زور رونه زور سپاس کاک فرات بین سرباسی دۆخی یاخود ئەو بارگرانیەی ئەو قورساییەی سوقلەی لەسەر دۆک دروست بۆ بەهۆی ئاوارە و پەنابەرانەوە ینی لە سنووری دهۆک 28 کەمپ هەیە ئەمەوێ بزانم دۆخی ئاوارەکان چۆنە وایە پێشکەشکردنی هاوکاریەکان دوای داخستنی فڕۆکەخانەکان چ کاریگەریەکی سلبی و نەرێنی هەبووە ولی بگشتی کاکی یادگار پشتی باجر میسل رزگار بوی و تایبتی دور دجی از وی خالد بیجم پرون آشکرا فوکسا رخراو نیف دولتی تایبتی و انرژی ترکیز آوان سر دهوک نمایه پراستی جی سر آواره و بنابر دهوک جی نمایه اوا کار خو هول دای برینه جهدی و هنده جاجید بیجن که شیانت واکیم تر لحاتی نه پشتوانی بو واکیم تر لحاتیه بس از ویب آشکرایت بیجن پشتی داعش نمای اوان ترکیزا خول سر دهوک نهیله هر او کمپید ماین اسنا بیجن 28 ماین ما 4 دای خستیم اما بارگرانی نیه بو ایوال دهوک کارتیم بگاوه و روشا وان آوارا تایبتی بله بڵین تەرکیز نەمانی تەرکیزی ڕێکخراوە جیهانیەکان ڕێکخراوە مرۆییەکان لەسەر دهۆک و تەرکیزکردنیانە سەر میسڵ
وای نەکردووە کە بارگرانی بۆ ئێوە لە پارێزگای دۆک دروست بکات. بله بتأكيد بويا بارگرانيك ايك دو بويا يعني براستيجي روش آواران خوش بويا چكو او آواره هاي الويري بتايبتي كردن ازدي جماره هر زور یا وان کپا کردت ازدینه تو بینه پیش جاوید خود تو 3 سالا پتر خیوته که دابی او خیوته که بچیک بو 6-7 نفره 8 نفره او جهه رینشنه بیتو نوسنه بیتو خوارنه بیتو مالاته بن خیوته که و بیتن و او خیوت جگل جا بو ماوی 3 سالا نهات یا گوهاری یعنی هر او خیوته سرما و گرما و زستان و هاوین و همیه تداهات یکرم حقیقت یعنی روشکا باشنینه بس چیه اگه براوردی ها کم پیت مل پارزگاه ها دو که خلکی دیب کن پارزگاه دیب تایبتی نوراست عراقی و جهندی کم پیت مل گلت باش بوینه گلت ریکو پیک بوینه ریخستنه که باشه بویه پشتوانیه که باشه بویه بس با تأکید بویه بارگرانی اک با حکمته از بحث کاربه و بحث آوه و بحث وانتشتانا کم او همی او پتر 3 ساله حکمته حکومەتی عێراقیش هاوکاریەکی پێشکەش نەکردوون ساخلەمیە کاکی ئۆدگار ئەو تاکە هاریکاری ئەو بۆ ڕۆژە ئاوارە هاتین و مەکەم ئاواکرین حتاوێ لەحزەیژی چمە بەرپرسێ دیت عێراقی نەهاتینە بتنێ توی دەمیدا جگیرێ سەرۆک وەزیران و ئێک ئان دوو جارە وەزیرێ کۆچ و کۆچبەران حتاوێ وی دمیجی تایبتی وزیر کوچ و کوچبران جه داخله و وکو کردک جی گلهیه که مازن ملیه از نزانم سبب چیه اگر سببت حزبی نبن حتی وی دمیجی سردان پارزگاه ها دو که نکیریه ایک جار آن دو جارای هاتی نه تلفن نه سردان نه پشتوانی همی ما پیوی ما وکو درمان وکو سند هر کم پکی مثلا ترکی ساختمانی یوادارم گلهیه کد بگه پترش کتابخانه وزیری کوچ و کوچبران همی ماید پستی ما وکو پارزگاه و وکو حکمت هرمه چندین جار آمد کانال تلویزیون داد دید سردان هولیره و سلیمانیه و کرکیک اشتیر بس پراستیجی سردان پارزگاه ها دو که نکری از نزانم سبب چیه چه جاجی ما بحث بابت حزبی نکرینه هر کسی که آزاده چه لاین سیاسی بیتن او وکو وزیر کوچ و کوچبران بدوی بو پروفشنالانه تعامل بکت از وکو پارزگار دو که سروکی اکی ایداری پروفشنالانه هیچ کاری که دی پراستی بو منهاتیه کرن جه داخله حکمت عراقی جی نه سروک وزیران نه سروک انجمن نینران نه وزیرکی نه ریوبرکی هیچ کسی که سردان پارزگاه دو که نکریه و ساگدار نینم هر یعنی بتنه او یارمتی و هاری کاری بون اویت رجا اول بو مهاتین کو مەکەم پێ ئاواکرین پڕێکا حکومەتە هەرێما کوردستانە باشە کاک فەرەد بەنسبەت هاوڵاتیانی دهۆک و دهۆکیەکانەوە یعنی گلەی ئەوەکەن کە کارەبا وەکو پێویست نییە گلەی ئەوەکەن کە دهۆک سنووری دهۆک بە زستان و پێش زستانیش لە کاتی دیکەشە زۆر زۆر ساردە بەفر و بارانە بەڵام ینی سوتەمەنی بەرمیلێک نەوتیان بۆ دابین ناکرێت ئەمە ئایا بەم زوانە چارەسەر ئەبێت ئەمەیان کاکی ئۆدگار ئەس پڕاستی بێژم ئەو پشکابوو مەهاتیە تەرخانکردن وەکو پارێزگاها دهۆکێ یعنی پشکێکۆ گەلێکا کێ مەشم بێژم 7-8 ملیۆن لترایت بوو مەهاتینە دەست نیشانکردن ئەوژی هەمی نەهاتیە یعنی پیچە تێتم تانکەرا تێتن پێدڤیە پارێزگاها دهۆکێ هەکە هەر خێزانێکی ئەم بەرمیلێکی بۆ دابین بکەین ام پیدویا من نزدیکی 5 میلیون لیتر نفت آسپینه گاز آسپی 7 میلیون ام 8 میلیون تو دشه چکی او 7-8 میلیون جی هندی از آگدار حتی بری 2 هفته یا 3 هفته یا نزدیکی 3 حتی 4 میلیون لیتر هات بون نزیده تر او احتمال بشه قضا که نکت آن بشه دو ناحیه مازن نکت سنوری پارزگاه دو که من 23 ناحیه هنه 7 قزال سنور پارزگاه دو که هنه پراستیجه که وی دستو داری بیتن نم نشین دزستان جی تمام بیتن احتمال هم نشین ایک برمیلا نفته دابین بکین وکو کاربا تصور من الدیف توران اجتماعی و او کارتی تا دابین کرن پشکامجیش کاربه
اشم بجم حتی راده که دیف نفوسا پارێزگەها دهۆکیە تێراتیات نه تێراناکێت تاکید بەس با ئەم ژوەک و پارێزگەهێ دی تەسەوڕە من هەندیازی ئاگادار 23-24 سادێ شکارە بۆ کوردستانی بۆ پارێزگەها دهۆکێتیە مەگەلە هەوڵدان ئەو ویستگەها دهۆکێک و 1000 مێگاواتە دابینتیەتن گازێ بۆ دابین بکەین ji bo hindێک و dihok û hemî Kurdistan jî îstîfade jî biket bes hikûmeta herêmê neşiya wê gazê dabîn biket diyare bargiraniyeka mezin bû şiriyê darayî ve bi hindê jî vê gavê êkiyeke an dûyeke tinê ji wan heştiyeka şûltiyen wîzgeha kaşê ya Karabê li Sinûrê parêzgeha Duhokê. بەڵێ کاتی بەرناماتە تەواو بوون کاک فەرهاد ئەتروشی پارێزگاری دهۆک گەلێک سوپاس بۆ کاتی تۆ. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات زۆر سوپاس بۆ پارێزگاری دهۆک کە لە دهۆکەوە میوان بوو تا بەرنمەیەکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادابن خواتان لەگەڵ.